بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش سپاس بۆخوا ئەم بەیانیەش دەرفەت هەبوو لە پرۆگرامی پەیامی ڕۆژەوە لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم بینەوە خزمەتتان لێ دەکەین لە کەشێکی ئارام و تەندروستێکی زۆر باشدا بن بۆ ئەمڕۆی بەرنامەکەشمان کۆمەڵێک بگۆ بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردووە لە یەکێک لە گرنگترین بابەتەکانە باس لەو ئامادەکاریانە دەکەین لەگەڵ ئەندامێکی لیژنەی ڕێخستنیە و گرتبوونەوانەی کەوا بە تایبەتی ڕیارە ڕۆژی دووشەمە لە شاری سلێمانی کردبوونەوەیەک بۆ پشتیوانی و دەربڕینی سۆز و وەفا و خۆشەویستی بۆ پەیامبەری ئیسلام بکرد لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام قسە لەسەر ئامادەکاریەکان و چۆنیەتی ئەو ڕێکارانەی گیراونەتە بەر بۆ گرتبوونەوەیە وەروەها هەواڵیش دەدەین لەگەڵ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە لەگەڵ گروپێکی سرود بێژ و هەروەها دەنگخۆش کەوا هەموو ساڵانێک لە یادی مەولود و لە بۆنە تایبەتەکانە بەندەنگە خۆشەکان یادی بەرزی پەیامبەری ئیسلام دەکەنەوە لێرەوە میوانداریان دەکەین و کۆمەڵێک ئاوازی خۆش لە یادی مەولود و وەروەها بۆ پەیامبەری ئیسلام گویان لێ دەگرین وەک کۆڵ دەدەین کۆمەڵێک بردە و بابەت و زانیاری جیاواز لە ئەمڕۆی پەیامی ڕۆژ بۆی ئازیز پێشکەش بکەین. بەڵایزان دەستپێکیش دەچینە لای زانیاریەک کەوا هاوکارانمان ئامادەیان کردووە ئەویش دەربڕینی خۆشەویستی و هەروەها پێدانی سۆز و محبەتە بە جیهانی منداڵان وەک دەزانن منداڵان جیهانێکی تایبەتیان هەیە دەربڕینی خۆشەویستی بۆیان وەروەها دیاری پێدان پێیان دڵخۆشیان دەکا ئەمەش دەبێتە یادگاریەکی خۆش و وەروەها جیهانێکی خۆشی منداڵی زیاتر پڕڕەنگتر دەکا با بینەری ئەو ڤیدیۆ خۆشەویستی پێغەمبەر لە دڵی موسڵمانان بە جۆرێک جێگیر بووە لە نێو هەموو چین و توێژەکان یادی دەکرێتەوە و خۆشەویستی بۆ ئەو سەردار و سەروەرە دەردەبڕن هەر بەو بۆنێشەوە لە قەزای چۆمان لە کوچە و کۆڵانەکان دیاری بەسەر 120 مناڵدا بەشکرا تاکە هاندەریش کە ئەوەی کە هانی منیدا و هانی ئەو ڕێکخراوەیدا ئەو بێڕێزیەیە کە بەرامبەر پێشوای مرۆڤایەتی ئەکرێت لە وڵاتان و لە بەتایبەت لەو شوێنانەی وەکو فەڕەنسا و هەروەها بەرامبەر مسڵمانان لە بۆرما و لە تورکیا و لە وڵاتانەی کە بێڕێزی بەرامبەر مافەکانی مرۆڤ و مافی مسڵمانان دەکەن ئەوە هاندەر بوو کە بتوانین ئێمە خەندە بخەینە سەر لێوی منداڵان و ئەو یادە پیرۆز بکەین و بیریان بخەینەوە کە ڕۆژی لەدایکبوونی پێشوای مرۆڤایەتی و سەروەری هەموو کائیناتی کەونەوە مناڵانیش خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەردەبڕن و خۆشحاڵن بەو یادە پیرۆزە و دەڵێن قەبوڵمان نییە کەس بێڕێزی بە پێغەمبەر بکات پیرۆزبایی یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکەین ئێمە وەکو مناڵان پێغەمبەرمان خۆش دەوێت بێڕێزی بەرامبەر پێغەمبەر قبول ناکەین پیرۆزبایی ڕۆژی لەدایکبوون لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین سپاسی ئەو کەسانش دەکەین کە ئەو دیارییان بە ئێمە بەخشی پێغەمبەر فێری کردین کە دیاری بەخشین بە هەموو منداڵەکان پیرۆزبایی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین و ئێمە لەسەر ڕێبازەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام دەبین و زۆر سوپاسی ئەو کەسانش دەکەین کە ئەم دیاریانیان بە ئێمە بەخشیوە بەهۆی ئەو بێڕێزیانەی فەڕەنسا بە پێغەمبەر و ئیسلام کردی و لە نێوخۆی کوردستانیش چەند پەرلەمانتارێک پشتگیریان بۆ فەڕەنسا دەربڕی ناڕەزایەتی شەقامی کوردی لێکەوتەوە و بە هەموو شێوەیەک لای موسڵمانان ئیدانەی ئەو کارەیان کرا و بێبەری خۆیان دەربڕی لەوە هانوێنەرێک موسڵمانان وەک یەک پارچەوان و قبوڵیان نییە کەس بێڕێزی بە پیرۆزیەکانیان بکات ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە باس لە ئەنجامدانی چالاکیەک دەکەین ئەویش گرتبوونەوەیەکە لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام بۆ پشتیگیری کرد و پشتیوانیکردن و هاوکاتیش کەوا ئێمە لە مانگی مەولوداین بۆ یادی پەیامبەری ئیسلام بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوانسیا مەنسووری زانای ئاینیمان کردووە کەوا ئەندامی لیژنەی ڕێخستنی گرتبوونەوەکەیە مامۆستا زۆر بەخێر بن. سپاسدانەکەم.
مامۆستاگەر یەکسەر بچینە سەر بابەتەکە ئەو گرتبوونەوەیە باسمان بۆ بکەی بڕیارە پێوان بێ دووشەمەیە پلانتان چیە بۆ گرتبوونەوەیە ئامانج لەم گرتبوونەوەی چییە ئەو ڕێکارانە چین گرتوونانتە بەر بۆ ئەنجامدانی ئەم چالاکی. بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێت، سوپاس بۆ ئێوەش بۆ بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست. دیارە دیفاعکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرگریکردن لە پێغەمبەری خوا لە هەموو کاتێکدا واجبی سەرشانی هەموو مسلمانێکە و ئەو بەرگریکردنش لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شێوازی زۆر زۆرە وەکو لە قورئانیشا لە فەرمودەشە شێوازی زۆر زۆر بۆ لە سەردەمی پێغەمبەرە. هەندێک خەڵک بە شمشێر لە کاتی خوا دیفاعی لێ کردووە، هەندێک خەڵک بە شعر دیفاعی لێ کردووە، هەندێک خەڵک بە دەربڕینی هێز و قووەتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککە دیفاعی لێ کردووە. دیفاعکردن لە پێغەمبەری خوا واجبێکی شەرعی سەرشانی مسلمانانە هەر کاتێک کە پێغەمبەری خوا بێڕێزی بەرامبەر کرا، چونکە ئەوە گەورەترین مقدەسی ئێمەیە کە محەممەد المستەفای صلی الله علیه وسلم. ئێمەش بەڕاستی لەو سۆنگەیەوە ئەضعف الئیمان ئەوەی کە پێمانەکرێ لەم کاتەیە بتوانین کە خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوا دەربڕین و دووبارەی کەینەوە لە کاتێکدا خەڵکێک بە ناوی گەلی کوردەوە بە ناوی میلەتی کوردەوە ئەویان بۆ وڵاتی فەڕەنسا دووبارە کردوێتەوە و دووپات کردوێتەوە کە گەلی کورد پشگیری فەڕەنسا ئەکات و پاڵپشتی فەڕەنسایە لەو بێڕێزیی کە بەرامبەر پێغەمبەری خوا کراوە. بۆیە بەڕاستی ئەمە بە واجبی خۆمانمانزانیوە و بە واجبی خەڵکیشی ێزانین. هەر کەسێک لە هەر شارێکدا وەکو لە هەڵەبجە ئەنجام درا لە ڕۆژی هەینیدا شتێکی گەورە لە هەولێر ئەنجام درا وەکو یادی مۆلودی ساڵانە، ئەمان لە کەلار ئەنجام درا بە شێوازێک لە شێوازەکان. ئەمانە هەر هەمووی بە واجب ئەزانین بەڕاستی لەم کاتەیە بە تایبەتی کە خەڵکێک بە ناوی ئێمەوە قسەیەکە کە قسەی ئێمە نییە پشگیری وڵاتێکەکە کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەرەکەمان کردو. بۆ ئێمە ئەستاوین لە سنووری خۆماندا بەو معنایی کە کارێک نەکەین کە لە دەستمان دەرچێت بە عقارێکە بڕوا کە پێغەمبەری خوا نێوێ صلی الله علیه وسلم کە تێبگیرێ لەگەڵ جوانیەکانی ئیسلامدا. ئێمە هاتوین داوامان لە مسلمانان کردووە لە جێگایەکدا لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیامدا بە شێوازێک لە شێوازەکان بەو شێوازەی کە لەگەڵ تەندروستیا قسەمان کردووە پزیشکی بەڕێز ئامادای بێت لەوێ ئەو کورسیانی کە دانراون هەموو ڕێکارە تەندروستەکان گیراوەتە بەر دووری یەکن و هەموو کەسێ ماسکە بەستێت. بۆ ئەم مەبەستە ئێمە پەیوەندیمان بە دەستگا حکومیەکانیشەوە کردو ئەوانشمان لێ ئاگادار کردوتەوە کە ئێمە شتێکی واکەین بەڵام بە ڕێکارە تەندروستەکان بە خۆشحاڵی ئەوانیش ڕێگایان داوین کە ئەو کارە ئەنجام بدەین بۆ خۆشەویستی دەربڕنی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و لەوێدا بەڕاستی کۆمەڵە شیعار کە دووپاتکردنەوەی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا لەوێ مسلمانان و مامۆستایانی ئاینەیڵن. دووشەمەیە بۆ هیچ من وتم دووشەم پێم وابێ تەواو زانین قوربانگیان سبەینێ کە ڕۆژی دووشەمە ئەکات سەعات چەند سەعات 3 دوای نوێژی عەسر واتە کە نوێژی عەسرمان کرد 20 دقیقەیە دوای نوێژی عەسر ڕاستەوە خۆی ئێمە دەست پێکەین ئینشاءڵڵا ئامادەکاریەکان بە تەواوەتی ئەنجام دراوە سوال بەخوای گەورە. سەعات 3 بۆ سەعات 4 سەعاتێکە دامان ناوە زۆر خەڵک تاخیر ناکەن چونکە کاتەکە بەرەو مەغریب بەڕوا هەر دەربڕینی خۆشەویستیە کە بۆ ئێمە داوا لە مسلمانانەکەم کە ئامادە بن بەو شێوازەی کە ئێمە ئەمانەوێت بەو بەرنامەی کە ئێمە دامانناوە. لێرە داوات لەو هاوڵاتیانەی لەو مسلمانانەی لەو هاوشاریانەی لەو هاوخەمانەی کە ڕەنگە مسلمانیش نەبن و بێن و بەشدار بن لەو مرۆڤ دۆستانەی کەوات سبەینی لە گرتبوونەوەکەیە ئامادە دەبن لێرەوە ڕێنمایان بکەن چۆن بێن چۆن بەشدار بن و ئێوە چیتان لەوان دەوێ و ئەوان ئەوە بکەن نەک زیاتر و بۆی ئامانجەکە بەلاڕێدا ببرێت. طبعا دیفاعکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ بەو شێوە بێت کە پێغەمبەری خوا پێی خۆشە. یعنی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیستی کە یەهودیەکان ئەیاندا بەلای مسلماناندا سلام علیکم لەجاتی سلام علیکم سلام علیکم یانە کرد. عایشە جارێک تووڕە بوو لیان پێغەمبەری خوا قەدەغەی کرد کە بەو شێوازە سنوور ببەزێنێ با تووڕەش بێت. ئێمە ئێستا بەڵێ تووڕین بەڵێ بریندار کراوین پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم بێڕێزی بەرامبەر کراوە و بەشێک لە
کەسانی نابەرپرس لە کوردستانە کە بە تەزویر گەشتونەتە ئەو جێگایە بە ناوی گەلی کوردەوە ئەڵێن ئێمە ڕازین، ئێمە لەگەڵ ئێوەیان دژایەتی پێغەمبەرتان کردووە، بێڕێزیتان کردووە، سوکایەتیتان کردووە. ئێمە لەم سۆنگەیەوە کە ئارزم کردن داوا لە مسلمانانەکەین بە شێوازێک ئەم خۆشەویستێ بۆ پێغەمبەری خوا دەربڕین، ئەم ناڕەزایە دەربڕین کە پێچەوانە نەبێت لەگەڵ ئەسڵی دینەکەی خۆمانە، کە بەڕاستی ئێمە هەندێک جار وەکو مامۆسای ئاینی وەکو خەڵکی خوێنەوار هەندێک بابەت ئەبینین کە ئەم بابەتە بەڕاستی بە شتێکی تەندروست نایزانین. مەسەلەن زۆر جار لە هەندێک شوێن ئاڵای فەڕەنسا لە ئەرزدا لە بەردە مزگەوتەکاندا ئاڵاکە دانرێ خەڵک بەسەریدا ڕوان ئاڵاکە ئەسووتێنرێ کاکە ئەم شەو من ڕاستە خۆگوم لە جەزیرە بوو کە ماکرۆن قسەیە کرد ئەوید بە پێی ئەحسائیەک ئێمە نزیکەی 6 ملیۆن زیاتر مسلمان لە وڵاتەکەمانایە لە فەڕەنسا. یعنی تۆ ئەم مسلمانانی کە لەوێن بەلایەنی کەمەوە زۆربیان خەڵکی فەڕەنسان، ئێم ئاڵای مسلمانەکانیشە، تۆ نابێت شعوری ئەوان بریندارکەی. لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی چەپ معارەزەی فەڕەنسی کە زۆر دژی ئەم بێڕێزیە بوونە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و دژی ڕئیسیش قسەیان کردو. ئێمە ناکرێ لەبەرەوەی خۆمان تووڕین کارێک بکەین مەشاعیری مسلمانەکانیش بەڕاستی بریندارکەین. ئێمە بێ شتێ بکەین شتێکی جوان قەی ناکە ئەوەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا کردووە ڕسمەکەی ئەدڕی ڕسمەکەی مەسەلەن زەربێکی لەسەر دەی لێسەری نووسی تیرۆرست هەرچی لەسەر، بەڵام سووتاندنی ئاڵا بەڕاستی مقدساتی دەوڵەتە. ئێمە قورئان پێمانە فەرمێ جنێ و حەدیث پێمانە فەرمێت جنێ و بە خواکانیان مەدەن، چونکە جنێ و بە خواکانتانە دەرەوە بغیری علم. بۆیە بەڕاستی ئێمە ئەوە مقدساتی ئەوانە ئەبێ ڕێزی لێ بگریت. دەیانمیشە بوو مامۆستا کە بە بڵێن چەپیش بوون و وەکو بەڕست ئاماژە معارەزەش بوون و زۆر تون دژی ئەتوانم بڵێم کاریگەرتر لەو هەموو شەقامەی کە لە جیهانی ئیسلامیشە بوو دژی ماکرۆنیش. بەڵێ دڵنیا بکە ئێمە سووتاندنی ئاڵا هیچ لە واقعەکە ناگۆڕێنێ. ئاڵا چی کردووە؟ پارچە پەڕۆکی تاوانێکی کردو تۆ بچی ئەم ئاڵایە بسووتێنی. پاشان ئەم شەو ڕئیسی فەڕەنسا بۆ خۆی ئەیوت من تەماشای دیجیتال میدیامە کرد وەزعەکە ماوە بینی، یخۆ تەماشای فەیسبووکی من و تۆی ناکرد کاکە، تەماشای خەڵکی وڵاتەکەی خۆیە کرد، تەماشای معارەزەکانی خۆیە کرد، یخۆ تەماشای خەڵکی کوردی ناکرد. وانە ئاجان بۆیە بەڕاستی ئێمە بێ کارێک بکەین کە پێچەوانە نەبێت. ئێمە داواکارین لە مسلمانانی بەڕێز لە خوشکان لە برایان داواکارم بۆ دەربڕینی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی ئامادە بن، چونکە بەڕاستی دەربڕینی خۆشەویستی بە پێغەمبەری خوا تەنها بە زوبان نییە لە ماڵەوە. وەرە بۆ ئێرە لە شوێنێک پشگیری پێغەمبەری خوا کرا بچۆ، ئەمە بەڵگەی سەرکەوتنە لە قورئانە تۆمان کراوە، بەڵگەی ئەوەیە کە ئەو ئینسانە ئولائیکە هم المؤمنون حەقا خوای گەورە فەرمێ دەربارەی ئەو کەسانی ڕێز لە پێغەمبەری خوا گرن. و ئەمە بەڵگەی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ لە کاتی خۆیدا کاتێک کە وەلیدی کوڕی مغیرە بێڕەجی بە پێغەمبەری خوا کردوتی پێغەمبەر ساحیرە، خوای تەعالی بە خۆیاتە جواب لەسەری ذەرنی ومن خەلەقت وەحیدە. دوای منافقەکان کاتێک کە قسەیان بە پێغەمبەری خوا کرد، خوای تەعالی بە خۆیاتە جواب لئن رجعنا إلى المدينة تا کۆتایی ئاەتەکە. پاشان کە بێڕێزی بە خێزانی پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم جاءوا بالإفك، خوای تەعالی بە خۆی دیفاعی لێ کرد. بەڵام ئێستا ئاەت نایەتە خوارەوە، پێویستە من و تۆی مسلمان دیفاعی لێ بکەین، پێویستە من و تۆی مسلمان بە شێوازێک دیفاعی لێ بکەین کە خۆمان ئەمانێت. بۆیە من داواکارم لە برایانم لە خوشکانم هەر بەڕێزێک گوێبیستی دەنگی ئێمەیە، گوێبیستی ئەم سەوتەیە، گوێبیستی ئەم بەرنامەیە بەیانی ئامادە بن لە کات ژمێر 3دا لەو شوێنەی کە دیاریمان کردووە بۆ دەربڕینی خۆشەویستی بە خۆیان و ماڵ و منداڵیان ئامادە بن. پاشان بەو ڕێنمایی کە ئێمە ئەمانەیە بەڕاستی ئێمە لێرەدا ڕێکارە تەندروستیەکانمان جێبەجێ کردووە. داواکارین هەر بەڕێزێک لە دێ بۆ ئەو جێگایە بە شێوازێک بێکە بەگوێی ئێمە بکات، ماسک بەستێت ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە لەوێ دابنیشێت. دروشمێکەکان دیاری کراوە ماوەسا بۆ هەر کەسێ بۆ خۆی دروشمێک نووسی ڕەنگە بێڕێزی بێ ڕەنگە ژنێوێک بێ بە زۆر دروشمێک دەست بە حیزبێکی دیاریکراوی کوردی بێ ئەوە ڕەفزە لای ئێمە، چونکە قەنەعەتمان وایە، پێمان وایە، یەقینمان هەیە ئەو کەسێک کە بەناوی گەلی کوردەوە پشتگیری فەڕەنسای کرد حیزبەکەی خۆشی لەگەڵانیە بەشێکی زۆر. بۆیە ئێمە ناکرێت دژی حیزبەکەی ئەویش قسە بکەین بەڕاستی. یعنی
ناکرێ ئاڵا بسووتێنین ناکرێت شتێک بکەین کە بێڕێزی بێ بەڕاستی بەرامبەر هیچ حیزبێک بەرامبەر هیچ ئاڵایەک چونکە ئێمە هاتوین ئەوە پیشانی خەڵکە دەین پیشانی دنیا دەین کە ئاڵایەکی کوردیمان بەدەستەوەیە ئەم ئاڵا کوردیەکە گەلی کوردی مسلمانە دیفاع لەم پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەومانەوێت ماوەسا بابەتێکی ترەیە کە زۆر گرنگە گریمان ماکرۆن ڕئیسی فەڕەنسی دەوڵەتێکی دیموکراسیە ئالمانیە لە قاڕەیەکی ترە دوورە لێمەوە بابەتێکی ترە بەڵام ینی جێگەی هەڵوێستە لەسەرکردن نییە کە لە گردبوونەوەکەیە یاخود بەدەر لەو گردبوونەوەش لە پاڵ دەربڕینی سۆز و وەفا بۆ پەیامبەری ئیسلام پەیامێکیش بەگوێ ئەو کەسانەیە بدرێوەکو بەڕێز دامەژت بکرد بە نوێنەرایەتی ئێم و دەیان و هەزارانی ترەوە دەچنە مەسەلەن کۆنسڵگەری فەڕەنسا دەڵێن ئێمە پشگیریتان دەکەین ینی من ئێستا پرسیارە خۆزگەیەکیان لێرە بۆ لێم پرسیانی پشگیری چی دەکەن ینی گەلی فەڕەنسی بوومە لەرزەی بەرکەوتووە خرد لافاو لێ یاون بورکان ڕوویداوە قەیرانی اقتصادیان ینی گەلی فەڕەنسی کەی داوای پشگیری کردو تا تۆچی پشگیری دەکەی ینی چی بۆ ینی لە فەڕەنسا چی ڕوویداوە تۆچی پشگیری دەکەی ینی ئەم پشگیریە بۆ هەجار هەر بەکارێنانی پشگیری جۆرێک لە جۆرەکان هەر خۆبردنە پێشەوەیەکە لە کاتێکە ئێستا کە ئەم شەو لە جەزیرە پێم وابێ ماکرۆن وتی من وام نەوتەوە وەی سەرکردیانە بنەوتە لە ناو کەوانەیەک ئاڵێ کەسنێک باڵێ وای زانیوە ڕادیەیە ینی جۆرێک لە تەڕاجع و لە گەڕانەوە و جۆرێک لە ترس و ئەوەی پێوە ینی دەبینی ئەو خۆی ئەڵێ من پشگیری ئەوەم نەکردووە کە لە فەکراوە ئەی تۆ لێرە بە نوێنەرایەتی کوردەوە ڕۆشتی پشگیری ئەوانت کردو ئێستا خۆت چی وەڵامی خۆدەیتەوە یعنی حەق نییە بابەتە مەسەلەن بێ وەڵام بێت هەر بە پەیامێکی کورتیش بێ بیرتان لەوە کردوتەوە کە مەسەلەن ئەوانیش بەم شێوێ فاوڵی تر نەدەن یاخود نەگەونە پێش حەدەسەکان بە ئیزنی خوای پەروەردگار بابەتەکە زۆر بە دیقەت و دانیشتوین بۆی کە هەم شعوری کەس بریندار نەکەین بۆ شێوازەی کە حەق نییە برینداریکەی بەڵام هەندێک کەسەیە کە شعوری کوردی بریندار کردووە هەندێک کەسەیە کە شعوری تەنانەت ئەندامەکانی خۆشی بریندار کردووە ئەمە ئەم ئینسانە لەواچی هەرچی پێ بڵێ بۆ خۆی شعوری نێ بە بریندار بێت ئێمە گرنگە بە خەڵکی بڵین کە ئەو جۆرە کەسانە نوێنەری گەلی کوردی مسلمان نین ئەم جۆرە کەسانەی کە ئاچن ئەڵێن ئێمە پشگیری ئەەکەین هەجارە جەنابەت وتت بۆ کاکە بوو مەلەرزە لە وڵاتی داوە بۆ ئەم وڵاتە هجووم کراوەتە سەری ئەم وڵاتە یعنی تووشی قەیرانێک بۆ تۆ پشگیریەکەی ئەم وڵاتە بێڕێزێکی بەرامبەر پێغەمبەری خوا کردو صلی الله علیه وسلم ئەم بێڕێزیەش بەپی قانون ڕێگە پێدراوە لە وڵاتەیە لەگەڵ ئەوەشدا سەرۆکی فەڕەنسا فەرمانی کردو کە ئەم کاری کاتیێرە هەڵبواسرێ بە شوێنێکی بەرزە لە دوای کوشتنی مامۆستاکە تاوان ئێمە ئەم مۆزوعە سەرەتای مۆزوع لە کوشتنی مامۆستایەکەوە بوو مامۆستایەک لە قوتابخانەیەکە وانەی وتۆتەوە باسی ئازادی کردووە باسی حڕیەتی شخصی کردو باسی ئەوەی کردووەکە بۆ نمونە ئەم کاری کاتێرە ئەمە ئازادی شخصیە دوای ئەوە ئەم تەڵەبانە کە موسڵمانیان تیا بووە ئەم کاری کاتێر و قسەی مامۆستایان گواستۆتەوە بۆ تەڵەبەیەکی تر بۆ کەسێکی تر کە خەڵکی چیچانە پێم وایە ئەویش دوای ئەوەی کە پارەیەکی داوە تا شوێنی مامۆستاکەیان پێوتووە دوایی مامۆستاکەی کوشتووە ئەم کارە ئێمە کارێکی قێزەو نامە بەڕاستی ئێمە ئەم ئەسڵی ئەم کارەشانی وای کردکە مسلمانان ئەگەر سەرۆکی فەڕەنسا وەکو مناڵ تەسەڕۆفاتی نەکردایە بەم شێوە هەزەلیە تەسەڕۆفاتی نەکردایە مسلمانانیش ئیدانی ئەو کارەیان نەکرد کاکە کە مامۆستایەک لە قوتابخانەیەکدا خەڵکێک بە چەقۆ بیکوژەوە نییە بەڵام بەڕاستی ئەمان کارەکانە وەندە گەورە کردەوە ئەمان هاتن دایان لە شعوری مسلمانان دایان لە مقدسترین مقدساتی مسلمانان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکاکە ئێمەش یەقینمانەیە ئیمانمان بەخوا تەواو نییە تاوەکو پێغەمبەری خوامان لە خۆشمان خۆشتر نەوێت یعنی قسەوتن بە پێغەمبەری خوا ناخۆشترە لا ئێمە لە قسەوتن بە خۆمان لە قسەوتن بە خێزانمان لە قسەوتن بە باوکمان بە دایکمان بە نیشتیمانمان کاکە من قسەوتن بە پێغەمبەری خوا بکرێ صلی الله علیه وسلم بە هەموو دنیای ئەڵێن نایشارینەوەکو مسلمان شەرمیش لە کەس ناکەین والله پێغەمبەری خوا لە وڵات مقدسترە لای من والله لە نیشتیمان مقدسترە لای من والله لە ئاڵا مقدسترە لای من یعنی قسەوتن بە پێغەمبەری خوا بۆ قسەوتن وایە بە هەموو مقدساتی من بەڕاستی مامۆستا بۆی کاتمان زۆر لە بەردەست نەماوە با زیاتر جەخت لەسەر ناوەڕۆکی گردبوونەوەکە بکەین شتێک لە یادمان چوو بێ یاخود گرنگ بێ ئێستا باز بکرێ لەسەر و گردبوونەوەکەوە بڕیار ڕۆژی دووشەمە لە کاژمێر سێ پاژنیوەڕۆ یان دوای نوێژی عەسر لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام گردبوونەوەیەک بۆ پشگیریکردن و دەربڕینی سۆز و وەفا بۆ پەیامبەری ئیسلام بکرێ
بە دیاریکراوی مەسەلەن سەرپەرشتیارەکان ئەو دروشمانە یاخود ئەو چالاکی کە بڕیارە لەوێت چی بکرێت چی بە خەڵک دەوترێ وتار دەدرێت کێ بەشدار دەبێت کێتان پێشنیار کردو کە قسە بکە یعنی چی دەکەن لە خۆی پرۆژەی چالاکیەکەیە کۆی پرۆژەی چالاکیەکە تەبان ئەمە چالاکیەکە بێکە بۆی هەندێک خەڵک لە دوورەوە قسە نەکەن بە شێوازێکە وابزان بە حیزبی کراوەمە کارێکی حیزبی نییە ئەمە هەموو کەسێکە توانێ بێت و تەنانەت کۆمەڵی ئیسلامی لەو مەجلیسەدا قیادەی کۆمەڵی ئیسلامی قسەیان نییە ئەمیری کۆمەڵی ئیسلامی قسەی نییە بۆی خەڵکێک نەڵێمە حیزبیە شتی حیزبی نییە وەکو حیزبی ئەوەی کە ئێمە تا ئێستا گەشتوین پێی ئەوەیە کە بەسەر پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم پەخشان شعرە خوێندرێتەوە زۆر باش پاشان سرود ئەوترێت و پاشان مامۆستایەکی ئاینی بەڕێز کە بانخوازێکی بەڕێز کە خەڵک گوێی لێ بگرێت خۆشەویستی هەموو لایەک بێت لەوێ پەیامێکی چارەک بۆ 20 دقیقە پێشکەشەکات بەرنامەکەمان دوای شەندێ پەخشانش دیارە هەر لە بینیشا ئەوترێت ئیدەن ئێمە بەرنامەکەمان زۆر نییە تەنها سەعات 3 بۆ سەعات 4ەوەی کە دامان ناوە بەو شێوازەی کە ئەرزم کردی ئیدی ئێمە لافی دۆشتمان حازر کردووە ئەو دروشمانی کە ئەمانەوێت لەوێ عرض بکرێ حازرمان کردووە پێشمان خۆشەوە بەڕێزانی کە دروشمێکیانێ بەسەر پێغەمبەری خۆیان بیهێنن ئاڵای کوردستانیان هەیە بیهێنن چونکە بەڕاستی ئێمە بە ناوی کوردەوە خۆشەویستی خۆمان بە پێغەمبەری خوا دووباراکەین و هەروەها ئیدانەی ئەو بێڕێزیاکەین بە ناوی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم نقطانەی کە مەمنوعن سبەینێ لە گرتبوونەوەکە هەبن بۆی ئەو کەسانش بەشدار دەبن ڕەنگە بێ ئەوەی خۆیان مەبەستیان بێت تووشی ئەو گرفتە بن و بۆی ئەوانش ئیحراج نەبوون ئێوەش تووشی سەریاشە نەبن چی مەمنوع سبەی لەو گرتبوونەوەیە چ دروشم بێت چ ڕەنگی ئاڵا بێت چ هەر شتێک پێویست ناکات ئەو بەشداروانە پێیان بێت یا بیکەن ئەوەی مەمنوع بێ لەو گرتبوونەوەیە کە ئێمە قەنەعەتمان پێ نییە بۆ ئەومان نییە بیکەین تەشیرکردن بە هەندێ ئەحزاب بە کوردستان بە ئامۆ بزانین کە ئەمە کوردە و بتژی پێغەمبەری خۆیە تەعمیم بکەین پاشان شکاندنی ڕێنمایە تەندروستیەکان کە بەڕاستی بەلای ئێمەوە شتێکی خراپە ئێمە هەبێ هەموو کەسێک ماسک ببەستە چونکە ماسکمان هێناوە لەوێ و هەر کەسێک تەندروستی لەوێ تێکچێ پزیشکی لێ لیژنەی پزیشکی لێ سبەینە لەوێ ئامادە ئەبێت بە کامل ئەدەواتی پزیشکیەوە لەوێ بێت پاشان شێوازی دانیشتن کە بەڕاستی ئەمە ئەو شێوازی کە دامان ناوە ئەبێ شێوازی دانیشتنەکان بۆ شێوازە بێت چونکە بەڕاستی معلومی جەناب تێمە بابەتی کۆڕۆنا بابەتێکی جددیە هەستیارە ئەبێ موسڵمانان ئاگایان لەوە بێ وە داواکارین کە ئەو بەڕێزانەی ئەگەر نەخۆشی کۆڕۆنایان هەیە یەقینیان هەبێت ئەگەر لە ماڵیشەوە بن خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا دەربڕن هەر حسێبە لای خۆی پەروەردگار کەسێکە نەخۆشی ئەزانێ ئەم نەخۆشی هێبانەیە بۆ ئێ بەڕاستی با تێکەڵی خەڵک نەبێت بۆی نەبادا خەڵکێک لەوە بیگرێت و دوای وەفات کاویش گوناحبار بێت بەڵام ئەم دووبارەش داواکارم لە مسلمانانی کورزبان ئەمە کەمترین شتە بۆ پێغەمبەری خوایەکەین صلی الله عليه وسلم بەیانی بێنە سەر بێنە ئەو جێگای کە دامان ناوە ئامادەی خۆیان دەرببڕن برایان خۆشکان بە ماڵ و منداڵەوە لەوێ ئامادە بین ئەو قوربانی کردنە بۆ پێغەمبەری خوا کاڵین بە ماڵ و منداڵەوە بە قوربانت بین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باشە مامۆستاگیان دەرفەتمان شتێکی نەماوە بەڵام لە کۆتاییدا دەمانەوێت بۆ بینەرانیش وەبیر بێنینەوە پشت بەخوا بڕیارە سبەینێ کۆمەڵێک بانخواز و کەسایەتی ئیسلامی بەدەر لە هیچ بانگراوندێکی حیزبی و هەروە فکری و کۆمەڵێک بابەتی بەرتەسکی کەوا لە کۆمەلگادا لە سەقسی لەسەر دەکرێت بە پێچوانەوە کۆمەڵێک مسلمانانە کوردانە لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ واتە 3 دوای عەسر لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام لە ڕۆژی دووشەممە کە سبەینە دەکا وەک مامۆستا شاخەوانی ئاماژەی پێکرد لە چوارچێوەی ڕێکارە تەندروستیەکانە و لە چوارچێوەی ئاداب و شعوری مسلمانانە و ئیسلامیانە و پەیامبەرانە کۆمەڵێک دروشم و کۆمەڵێک چالاکی و لە هەمبەر دەربڕینی وەفا و سۆز و خۆشەویستی بۆ پەیامبەری ئیسلام و پشتگیریکردن و دووپاتکردنەوە ئەنجام دەدرێ بۆ هیوایەی زۆربەی مسلمانان ئەوانەی بە پێی توانن بەشدار بن دووبارە سپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوان سیام مەنسووری زانایانی کە لەگەڵمان بوو ئەندامی لیژنەی ڕێخستنی گرتبوونەوەکەی سبەینێ لە شاری سلێمانی بەردەم کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لات
بەناوی خوای گەورە و میهرەبان بە مەبەستی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم و لە چوارچەوەی هەفتەی پشتیوانی لەو زاتە مبارەکە و ڕێبازەکەی گەربوونەوەیەکی جەماوەری ساز دەکرێت تیایدا جارێکی دیکە وەفاداری بۆ ئیسلام و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نوێ دەکەینەوە. بەڕەچاوکردنی خۆپارێزی و ڕێنماییە تەندروستیەکان ئامادەبوونتان نیشانەی پابەندیتانە بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕێبازەکەی شوێن سلێمانی بەردەم کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژی دووشەممە کاتژمێر 3 سەر لە ئێوارە هاتن بۆ هەمووانە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک. گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە. گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە. ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لە دایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە.
وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە و میهرەبان بە مەبەستی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و لە چوارچەوەی هەفتەی پشتیوانی لەو زاتە مبارەکە و ڕێبازەکەی گەربوونەوەیەکی جەماوەری ساز دەکرێت تیایدا جارێکی دیکە وەفاداری بۆ ئیسلام و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نوێ دەکەینەوە. بەڕەچاوکردنی خۆپارێزی و ڕێنماییە تەندروستیەکان ئامادەبوونتان نیشانەی پابەندیتانە بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕێبازەکەی شوێن سلێمانی بەردەم کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژی دووشەممە کاتژمێر 3 سەر لە ئێوارە هاتن بۆ هەمووانە. هەڵکە ئاڵای بەرزی ئیسلام بگرا پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام هەڵکە ئاڵای بەرزی ئیسلام بگرا پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام ئەی دینی پیرۆزی ئیسلام ئەی تێکدەری بیرینام دەبا بچین بەرەو ئاسۆ ئاسۆی ڕووناکی تۆ دەبا بچین بەرەو ئاسۆ ئاسۆی ڕووناکی تۆ محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام لە ناوۆزی جەهلی عەرەب بەرزە پیاوێ سەری هەڵدا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و فکری جەهلی بەردا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و فکری جەهلی بەردا محەممەد
نەسات چاوەی بیرمان بەڕاستپال دەیا بەرمان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان بەدلا نادەین لە ڕێگامان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان بەدلا نادەین لە ڕێگامان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام پرشنداری خۆشبەختیمان محەممەدی مستەفایە پێشەوای گالی جیهانە و پەیڕاوی ئەو بۆم ڕەوایە پێشەوای گالی جیهانە و پەیڕاوی ئەو بۆم ڕەوایە محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام هەڵکاڕای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام دەنگتان خۆش بێ و دەستی ئەوەش خۆش بێ و زۆر زۆر بەخێر بێن گروپە جوانەکەی بێخۆت وەڵێ بینە یازیس لەم تەوەرەیە میوانداری گروپێکی دەنگخۆش کەوا گروپی بێخودە پێشتریش زۆر لێرە لامان میوان بوون و ئێوە بەیان ناسن کەوا سرود وەروە لە یادی مەولودەکانە ئێمە زۆر جارە زێرتان دەدەین و میوانداریانەکەین کاک محەممەد سەلاح کاک محەممەد ئامانج کاک دلێر کاک ڕاسان و کاکە ئەنەزیا خوا بەخێر بێن دەستان خۆش بێمان کاک محەممەد گروپی بێخۆت سەرڕایی با بڵین ئێوە ساڵانە بەتابەت لە مانگی مەولود گەرچی ئەم ساڵ هەمووشتان خوێندکارن پێم وا بێ تۆزێک خوێندن دەستانەگرێ بەڵام ئەم ساڵ خوێندنەکە تۆزە دەستکراوی کردن بەڵام بابەتی تەندروستیەوەوانە ڕەنگە زۆر چالاکیەکانی مەولود ئەم ساڵ مەولود تا ئێستا چۆن بوو بۆتان هیچ چالاکیتان نەبوو ئەوەی ڕاستی بێت الحەمدە وەکو مەولود لێرە و لێوە کەم هەر هەیە بەڵام وەکو ساڵانی پێشووتر نییە بەتایبەتر جامەش ئەم ساڵ ئەگەر مەسەلەن مەولودی مزگەوتەکان بکرایەتەوە کۆمەڵە مزگەوتی زۆر هەبوو کە ئیشەڵا ینی ئەمان توانین سەردانی کەین و لە خزمەتیان نابین بەڵام ئەم ساڵەوە بوو کە تەوان بۆ هۆی ئەم بارە تەندروستیەوە نەکرا حتا لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە مزگەوتی حاجی ئەحمەد ئەوەی سەرچنار لە شاری سلێمان قەرار بوو کە لەوێت مەولودێ بکەین بەڵام ئەوە بوو کە لە دواییە هەڵوەشێنرایەوە تەوان ئەمە بێزگەلەوەی کە مەسەلەن ئەو مزگەوتانەی ترکە هەبوون ینی خۆمان ئامادە کردبوو و کۆمەڵک ئیشی تایبەتمان حاضر کردووە حتا کۆمەڵە لەحنی تازە کە ئیشەڵا نەداهاتووە خێنە بەر دیدی بینەران و بیسەرانیش ئینشاءڵڵا حاضرمان کردو بەڵامی تر سوبحانەکە ئەوە بوو ئێمەش هەڵمان گرتو بۆ کاتی خۆی بەشەڵا ئەم چوارشەمێش پشتیوان بەخوا لە کوێ چینە خزمەت کۆمەڵە کەسی ئەزیز قەرارە کە لێ بین ئیتر بەتەمای ئینشاءڵڵا لێ هەندێکیشی جوان و لێرە و لەوێ بۆ مەولود دەچین بۆ کۆیە بەڵێ کاک محەممەد سەلاح کۆمەڵێک باڵێن ئاوازی تایبەتی پەسی مەولودەکان ینی تایبەتە بە مەولود بە دیاریکراوی کامانن ینی بە دەرەوە کاک محەممەد تازەکەریمان کردووە تۆ پێکەوەی دیکەن یان هەمووتان پێکەوە تازەگەریانە دەکەن یەکەم جار بۆ مناگەریێکمان لەحنێکی تازەی بە مێشکا بێ عەرزێکا لای هەمومان ئەنجا دوای ئەوە هەمومان قسەی لەسەرەکەین و شێوازی دەف و ئەو شتانی ڕێگەخین بێکەوە ئەگەر شتێکی تازە هەبێ بەڵام بەعام بۆ منە شتێکی کە زۆر زۆر هەر لەوەتەی مەولوو هەیە کە باوە لە ناو مەولووە یەکێ لەو ئاوازە و زۆر سرودە خۆشانەی کە ئیشەڵا تەماشین بۆتان بڵێن مەولای ئەسەڵیەکە لە هەموو مەولوویەکە هەر چۆن لە شتێکە ئەبێ بوترێ ئەوەی چێکە لەو سرودانی کە زۆر زۆر باوە زۆر باشە چکە لەبەرەوەی کاتێکە زۆر نیە و ماشەڵا مانگی مەولودیشە دەمەوێت زۆرترین گوێمان لەو ئاوازی خۆشیەوە بێ ئەگەر ئەم جارە با بڵێن سرودێکی خۆشمان پێشکەشکەن
لە پلانی خۆتانە ئەو با بڵێن چیتان حاضر وڵا طبعا مەولای سەلیمان حاضر کردووە بەڵام پێش مەولای سەلیەکە خینە با بڵێن ئەخیرەوە ئینشەڵا پێشەوە کاک محەممەد هەوڵتان نەداوە چۆن مەولای سەڵی با بڵێن بۆتە مۆرکی مەولود و هەر مەولودیە خۆی بەڵێن شتێکی تازەتریش مەسەلەن هەر لەگەڵ ئەوانی ترابێت وڵا ئێمە دەردیاڵە وەکو گروپی بێخود چونکە ناوەکەشمان بێخودە هۆنراوەکانی بێخود زۆر بەکارێن بەڵێ هۆنراوەکانی بێخود بە تایبەت شعری دڵم ئەوەی کاڵە لەو ڕۆژە و ڕۆیشتووە تۆراوە دڵی من ئەتوان بڵێم ئەوش تقریبا ئەو کوچووکە مۆرکێکی ئێمە مۆرکی میلیاتوە چونکە الحەمدولillah هەم بیسەران زۆریان پێخۆشە هەم خۆشمانەچینە هەر شوێنێک لێمان داواکەین تر ئەی خوێنین ئێسێمە ئەم جاریان ڕەبی بینێرا خوێنین چونکە ئەم ڕەبی بینێرەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە و ئەتوانم بڵێم هەر ئەسلی ئەماوێش ینی هەر لە هەمیشەیەمان خەریبی ئەبێ هەر سڵاوات بنێرین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەم قەسیدەیەش لەسەرەوەی شتێکی زۆر زۆر جوانە زۆر باشە یاڵڵا فەرموون ربي بنيرا صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو ربي بنيرا صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو ين فداي عرعري بالايتو دل فداي سبري آلايتو فادشايا اوي بتابار سبري بالي همايتو فادشايا اوي بتابار سبري بالي همايتو ربي بنيرا صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو زاد بي أو كسيبي بيني هيئة سورة سيمايتو زاد بي أو كسيبي بيني هيئة سورة سيمايتو بوك سيبي تاجي حزور تاج عزة لقايتو بوك سيبي تاجي حزور تاج عزة لقايتو ربي بنيرا صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيتو نيوني قايتو بمهرباني كافي أبو مبتلايتو لقيتو بمهرباني كافي أبو مبتلايتو يا فجري تاريخي تو كدركا وشوقي داوى لبر صفايتو يا مزمل بو خلاتت يا مدثر بو كالايتو يا سلاقة بتشريفت طه بو بدري قنايتو ربي بنيرا بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد
مجتبى ومصطفى أحمد أسعد محمد مجتبى ومصطفى نرقص وسوسن ونهاوشا مستبوني بهوايتو سوسن ونهاوشا مستبوني بهوايتو سروي جباران الارزن لا شرمي شناي بالايتو سروي جباران الارزين لا شرمي شناي بالايتو ربي بنيران صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى ومصطفيتو أحمد أسعد محمد مجتبى ومصطفيتو دەستان خۆش و دەنگتان خۆش بێ نیان لە مناڵیەوە لەگەڵ مەولودەکان گەورە دەبین کە و باڵنگیەمان لەوانە دەدێتەوە ئینسان یادەواری مناڵ کاک دلێر تۆش هەر لەگەڵ کاک محەممەدوان بەردەوامە بیت دەستان خۆش لە مێژە لەگەڵ ینی تۆش چکە زوو یان هێنین لەشتان ساڵ بەسەلام برایانی دەڤژەن بەسەر ئەوە بکەین خۆی بابەتێک هەیە کە زۆر زۆر گرنگە ئەویش بابەتی ژەنینی دەفە تابەت لە ئەدەبیاتی ئیسلامی توانم بڵێن ڕێگە پێداوترین جۆری ئالەتی بەکاربێت چۆن لێ ئاوازێکەیە ئاوازی نیشتیمانیمانەیە ئاوازی هەیە کە تاڵە عادل و البدر علينا ڕەحمەت لێبێ بەدەف لێ درێ توان هەر دەفەکەمان بۆ لێ دەن بێهینی یان هەر دەفەکە ئەیان بەس دەفەکە ناتوانانی وەکو هەر ناکرێ بێوانیش لەگەڵ بم زۆر ئەوەش دەکەین کاک محەممەد بە دیاریکراوی بیستمەوە بڵێم هەموو تەمەن شاعرەکانی کلاسیک زۆر پڕمەعنەن کلاسیکەکان باشتر تاسەوەڕ ناکەم شعری نوێ بتوانێت لە مەولودا زۆر حقیقەتەن شعری نوێژ ئەگەر کەسێک مەسەلەن مامۆستا نەریمانی خۆمانێ مامۆستا نەریمان حەسەن هەر مەزان ڕۆژ مایلەمە پێش لێرە بوو مەسەن شعرێکی جوانی دانا بوو هەر لە قەسید لە شوێنێک لە ئێوارێک داوەتیان کردبووین شوین بۆ ئەو شوێنە هەر ئەو کاتەیە نیوەک سەر خوێندمان ئەگەر شعرەکە هەبێت و چۆنڵی وەزن و قافیەی خۆی لەگەڵ یا ڕێک بێ ئێمە ئەی خوێنین جا بۆ مەسەلەی دەفژەنەکان ویسم باسی کەم دەف ئەو کەسانی کە دەفەژن لای ئێمە لەگەڵ خۆمانە کە مەدح خوێنین یەک مستەوان لێرە یعنی کاتێک کە ئێمە دەف ئەژەنرێت و قەسیدا خوێنێ ئەگەر قەسیدە خوێن بە بڵین لە 150 ئیشەکەی بێ دەفژەنیش لە 150 ئیشەکەی کاگڕاستان بۆ ئەڵێ بابرایان لەگەڵمان نابن لەبەروی ئێمە بڕیارمان ناوە لە ینی مەگەر دەریاڵێت چۆنها ئەگینا هەوڵێین دەف و قەسیدە پێکەوە بۆچی لەبەرەوەی کە دەف وەک چۆن تاواکەری قەسیدەی قەسیدەش تاواکەری دەفە هەوڵمان ناوە ینی کاڵین دەف بەکارێنین بە تایبەت مەسەلەن تەلەبەکان کە فێری دەفیانەکەم خەریکم گرنگترین قسەم بۆیان ئەوەی ئەڵێم ئەم دەفە یەکەم لە شوێنی کە وەکەوەی کە شوێنە گۆرانی بیا شوێنی خراپێت دووەم لەگەڵ هەموو شتێکا کەوتیان تۆ ئاسپی بۆ مەکە چونکە هەر ئیشەکەی با قورسایی خۆی هەبێ هەر ئیشەکەی با بۆ شوێنی خۆی زۆر باشە کاک محەممەد قەستەیەک هەیە خۆشەویستی مەدینە من لام زۆرم پێخۆشەوە بۆ مەدینە بۆ مەدینە تەواوی توان بینەرانیش زۆر داوای ئەویان کردووە پێشتوانە حەزمانە گوێمان لەوە طبعاً لەوە سێ بڵێم ئەگەر لە چوار شوێنادانیشین لە سێ شوێنیانە بێگومان شاڵا بە سەرچاوە لە خزمەتانەی بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵم تەنگا بۆ جێگە پێی
أو شفيعا ياري غاران دڵم تەنگە بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵم تەنگە یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا ڕۆژێکەوە چاوم کەوتە بەرقەد و بارگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا سەرم بوو بە سەرگەردی ڕێو خاکی بەر دەرگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا عاسی چی بڵێم وەصف و سەنای قەدی سەروی سەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا عزیزی من گیانی خۆم و ئەزیزانم فیدای خاکی ڕەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم ڕێبوارم ڕێبوار بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵم تەنگە یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا یان عەزیزەکەم من لە حێرا کەوتمە بیر جبرائیل و ئیقرە و گەشت نەجوەکانێ من لە حێرا کەوتمە بیر جوبرائیل و ئیقرە و گەشت نەجوەکانێ سەردارەکەم من لە تەورا کەوتمە بیر صدیق و پاژنەی مارگەسەی یاری غارە سەردارەکەم من لە سەورا کەوتمە بیر صدیق و پاشنەی مارگەسەی یاری غارێ خوێنی حۆڵ هێشتا بەشەوە بە خوێنی حەزرەتی حەمزە و شەهیدانت چاو دەگێڕم دیار نییە حەزرەت عەلی و زولفەقار و غیرەتی مردی مەیدانت بیلالت وا لەکوێ
عزیز سرم سەرگاردی خۆت و ئال و یارانت بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازانە دڵم تەنگا بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵم تەنگا یادی هەروە لەبەر چاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵم تەنگا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نازارت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نازارت بۆ دین و بۆ دنیا. دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ و بەخێر بێنەوە ماندوو نەبن. ئاوازێکی خۆش و دەنگێکی خۆش و ژەنینێکی دەفی جوان ماندوو نەبن یا ڕەبی لەشتان ساغ بێ. کاک محەممەد سەرەتای بەرنامە باس لەوە کرد لە پاڵ ئەو ئاوازە کلاسیکە ڕەسەنانەی کە هەنووە مۆرکێکی مەولودیان لێ بەسەراتوە هەنە ئیشی تازەتان کردوە یاخۆت هەنە ئیشتان لە بەردەسایە ئەگەر قسەمان لەو بارەیەوە بۆ بکەی. طبعا لحن لە چیوە هەڵقوڵاوە لە هەستێکەوە هەڵقڵێ و لەگەڵ ئەوەشە لە عیلمێکەوە هەڵقڵێ یعنی بێ هەم هەستەکە و تیا بێ هەم بڕێک لە عیلمەکە بزانی. شەرت نییە ئەگەر کەسێک ئاوازدانەر بێ کەسێکی زۆر زۆر ئەکادیمی زۆر ئەوە بێ بەڵام مثلەن على لەقەلە بێ ئەوە بزانێ وەکو کاک محەممەد وتی بتوانێت لەگەڵ دەفێک کارڕێکی خایە خودت کە ئاوازێکی دانا هەر چۆنەڵی مثلەن ئاوازێک دابنیت لەگەڵ دەفانە گونجێ و لەگەڵ سەوتیشانە گونجێ و شەکان ئەوە ئاوازێکی ئەوە نییە. بۆیە هاتووی چیمان کردووە بە پشت بەستن بە هەندێک ئاوازی تر و تێکەڵکردنی هەندێک ئاوازی تر کۆمەڵک لەحنی تازەمانێناوە. ئەم لەحنە تازانەش طبعا شلون يسمى مثلا ربي بينر الصلوات بتشوار لحن هي مثلا قصيدة يا نبي بتشن لحنك هي اما شاتوين لسر ام بش بسن بمينا لسر قصيدة لو الروجا والروجتو تورا ودليمن لحنك تازه دو لحني تازه ما داناو ملسر او لسر شعري ترمانيا هر خودي شعرك بوبا اويك بتواني ام لحني لسر داين شونك هندق لحن هي تو اتواني بپی شعرەکان بیگۆڕی بەڵام شعری واه ئەم لەحنە تایبەتە مەم شعرەوە ناتوانانی بەڵێ ئێستا مەسەلەن ئەم ئەوەی کێسە خوێنمان بۆ مەدینە و بەرمەرقەدی کاتێکە کاک شەهرامی مەنسووری طبعا مامۆسای عەزیزمانە لێرە سڵاوڕێز و خۆشەویستیمان هەیە بۆی کاتێککە ئەم شعر و ئەم لەحنی داناوە ئەم شعرە بە پشت بەسن بەم لەحنە دانراوە ئەم لەحنەش بە پشت بەسن بەم شعرە دانراوە هەردووکیان تاواکەری یەکن ناتوانی بێ ئەم لەحنە هەڵگریت و لەسەر شعری کردیدانی. زۆر باش. تامان دوایی بەشکم بتوان لە یەکێک لەو کارە تازانەتان وەکو دیاری بۆ پێیان بۆمان بڵێن بەڵام پێشەوەی ئەو داوایە بکەم ناکانی خۆتانی بۆ ئامادە بکەن. مێژووی وێژەی ئەدەبی کوردی کلاسیکی کوردی پڕەتی لە خەزێنەی زۆر باش بۆ وتنی مەولود و وەروا سرود و ئانە بەڵام لەبەرەوەی کۆمەڵگای تر و زمانی تریژەن کەوا موسڵمان و یادی مەولود دەکەن وەکو لە زمانی تورکی لە زمانی فارسیوانە بە تایبەت مەولود بێژەکانی کەرکووک بڵێن بە سێ زمان هینەکەن بڵێ بە تورکی و بە عەربی و بە عەربی و بە کوردی و هەنێک جار ئانە ئێوە خۆ لەبەرەوەی بیرتان نەکردوێت و یار بۆ خۆشی خۆتان وەکو تێستێکی خۆتان بەدەر لە حەقیقەتەن وەکو لەحنەکان بەکارمان هێناوە بەڵام زۆربەی کات هەوڵمان ناوە ئەگەر سەربەیتەکەشمان عەربی بێ شعرەکانمان کوردی بێ بۆ لەبەرەوەی ئێمە نامانێ بە تەنیا شتێکی خۆش بین بە گوێی خەڵکە بەڵکو ئەمانێ ئەو شتە خۆشی کە پێگات بیری لێ بکاتەوە تێ بفکری و ئیسپادەیەکی لێ بکە. ئێستا مەسەڵەن لێرەکەم نەڵێم بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵم تەنگە ئەگەر کەسێک سەردانی مەدینەی کردی بێت و چوو بێتە خزمەت ڕۆزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر هەستێکی قوڵی باتەوە بۆ ئەوێ وەلەبەری زمانەکەش کوردی یەکسەر لی تێگا بەڵام ئەگەر من هەندێک لە جاران مەسەڵەن هەندێک جار ناچارین کە زمانی عەربی زمانی فارسی تێکەڵکەین وەکو لەحنەکان بەڵام ئەگەر هەوڵمان ناوە زۆربەی زۆری شعرەکان ناوەڕۆکەکانی هەر کوردی بێ بۆی بە ئاسانترین شێوە
کەسەکان لی تێ بگەن و ئەو خەیاڵی کە پێویستەکە لایەن دروست بێت و ئەو معنەویەتی کە بۆیان دروست بێت یان پێویستەکە بۆیان دروست بێت بۆیان دروست بێت بۆیە ئێمە زۆربەی کات کوردیە ئەینا طبعا بابەتی شەی شەڵا هەر لە داهاتووە هەر بە فارسی شۆڵی سەربەیتەکەی فارسی و حتا ناوخنەکەشی ئەکرێ فارسی بێت هەیە بە عەرەبی بەڵام تورکی کەمتر چونکە تورکی مەسەلەن هەم ئاوازەکانی چۆنەڵی کەمتر ئەتوانین بەکاری بێنین هەمیش زمانی تورکی ئێستا من بەکاری بێنم ئەنی کەم کە زێلی تێ بگە ڕاست وایە هەر بۆیە هاتوین چیمان کردووە ئەنی ئەو زمانانەی کە ئەزانین خەڵک ئەتوانێت لی تێ بگە زۆر ڕاستە کاک محەممەد سەلاح تۆ چەند لەگەڵ تازەگەری گۆڕانکاریایت وڵی هەر لە سەرەتای دروستبوونی گروپەکەمانەوە ینی هەوڵێکی سەرەکیمان ئەوە بووە کە بتوانین شتێکی تایبەت بە خۆمان هەبێ تەوانەوەش کاتێوێت تا ئەتوانی تا ماوەیەکی زۆر زۆر کە ئەو کاک محەممەد وتی علمێکە هەبێ بەو سرودانە ینی ئەبێ زۆر متابعو هەبێ بۆ سرود و بۆ قەسیدەکان تا ئاوازێکی تازە بێتە خەیاڵتە و بتوانی بیڵی زۆر ڕاستە مەسەلەن ئەوێ ئاماژە بم بەو شتە ئەم شەو کە قسەمان ئەکرد لەسەر ئێرە بۆی حازریکەین و حازرکاری بکەین مەسەن هەر لەو کاتەیە کاک محەممەد وتی ئاوازێکی تازاتە مێشکمەوە هەر ئاوازەکەی ود یەکسەر منوتم جەماعەت جارێ خواافیز دایەخەمەوە من تەزیلەکەم ئەنجایە وڵاتان بۆ ئاواز وەکو شعر وایە ئاواز چۆن شعرێکێتە مێشکتەوە ئەگەر بینوسیتەوە مەزبوطە بێ ئاوازی ژوایە جاری وایە تۆ شتێکی خۆشێتە مێشکتەوە ئەگەر ڕاستەو خۆ تەزیلی نەکەیت و دوایی لەسەر ئەمە چاکاری و باشکاری بۆ نەکەی بیر تەچێتەوە دوای و ئاوازە لە دەسەچێت چونکە وەکو دەردیاڵە وەکو چۆن ماسی هەلە ئەبێ هەلێکە هەوڵ بە یەکسەر بیخۆزیتەوە لە شوێنی خۆ دانیت دوایی تۆی گۆڕانکاری و چاکاری بەسەراکەیت زۆر باش کاک دێت تۆ لەگەڵ خۆ تاوەنا گروپی پێخوتی چی نێناوە وەڵایی کاک محەممەد براگەورەی ئەمەیە تری ئەمە هەرچێکی وت ئێمە لە قسەی دەرناچین بێهۆی بیاخوا کاک ئەلەندمان هەبوو وازانم حقیقەتەن الحەملا بە حکمێکی الحەملا ئەندامەکان زۆر بوون و خەریکین بڕیارمان ناوە هەر بەتەنیا چۆن مەسەلەن گروپی بێخود چۆنەڵی ئێساگەر پێشتر کاک ئەلەند و محەممەد چۆنڵی گروپی بێخود بێتن ئیتر لەمە دو گروپی بێخود گروپی بێخودە کەسەکان سەر بە گروپی بێخود بن نەک گروپی بێخود سەر بە کەساکان بێ هاتوون چی ماکرۆ مەسەلەن ئەم جارەوە کاگەلەن فەرمووی من ئەم جارە نایەم با کاکەت لێر بێت جارێکتر من نایەم کاگەلەند و کاک لێر مەسەکان جارێکە بۆچی لەبەرەوەی گروپەکەی هەمومانە هەمومان بەقەر یەک لە گروپەکەی هەبی و وەکووتمان گروپ بێخود سەر بە شەخص نەبێ بەڵکو شخصەکان سەر بە گروپی بێخود بن زۆر باشە کاک محەممەد پێشەوەی بەرهەمێکی تری خۆشمان پێشکەشکەن ببورن لەبەر قەرەباڵ شوێنەکە ئاوەکان تۆزە دوورن دەمتان تەرکەن ڕەنگە تۆزەنگیسان هیلاکە بێتەوە چیمان پێشکەشەکەن یعنی ئەگەر بەرهەمی ئەم جارە کە ئامادەن بیڵێن ئەو وەڵا کاک شوانجان بە مەولاگەر لە مەولا توانین بخوێنین ئەگەر پێتان خۆش بێ وڵای ئەمە هەمومان پێ خۆشە ئیتر ئەوەی وتمان تایبەت بێەوە ئاوازێکی تازایانی ئاوازە تازەکان حقیقەتی پێ بڵێم پرۆڤەتان لەسەر حەزەکەین بۆ کاتی خۆی دەردیڵێ مەسەن بەتەمای شەڵام ساڵی داهاتوو ئەگەر کۆرۆناویێڵە تەوان بەتەماین هەم دیسان و فیستیڤالەکەی کە ئەم ساڵ نەما کرد ساڵی داهاتوویکن تەبعەن دوێنێ خواتۆ بە دوێنێ ئەوزام سیوێکیمان بوو بەڵێ دوێنێ سیوێکیمان بوو یەک ساڵ لەمە پێش دوێنێ فیستیڤالی بارانی ڕەحمەتمان کرد زۆر ڕاستە لە فیستیڤالی بارانی ڕەحمەت الحەملا کۆمەڵی عەزیز زۆر هاتن خزمەتیان ئەوەی لە مەولایە گەر بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەوێناوێ ئەوەمان بووە بەسەرچاو ئەوە هەر شەریکی زۆر خۆشە و وەکو ئاماژەشم پێە ئەو ئاوازە تازەکانی شەڵا بۆ کاتی خۆی لە شوێنی خۆیان لە خزمەتان ناوێ بسم الله بمولا قر لمولا دل بقربانت نبينا به بمولا قر لمولا دل بقربانت نبينا به
بدل قرد المطيع بند فرمانة نبينا به بدل قرد المطيع بند فرمانة نبينا به كسيما قصودي كسبي دولتي قربي محبة به كسيما قصودي كسبي دولتي قربي محبة به غلامي بو غلاماني غلامان نبينا به غلامي بو غلاماني غلامان نبينا به بمولى قر لمولى دوب قربان نبينا به بمولى قر لمولى دوب قربان نبينا به بدو قرد ومطيع بند فرمانة نبينا به بدو قرد ومطيع بند فرمانة نبينا به كسوى بك دار خور مال بندار بيت وبيبولاي كسوى بك دار خور مال بندار بيت وبيبولاي كسوى بك زيخي تملى دسيا بيت استغفار كسوى بك زيخي تملى دسيا بيت استغفار بمولى قر لمولى ذوب قربان نبينا به بموقر ذو مطيع بند فرمان نبينا به بدو قرد ومطيع بند فرمان نبينا به زهوري نوري طوري معرفة بوتشاوي بنورم زهوري نوري طوري معرفة بوتشاوي بنورم لتوزي سر مرنجي خاكي دامانة نبينا به لتوزي سر مرنجي خاكي دامانة نبينا به بمولى قر لمولى ذوب قربان نبينا به بدو قرد المطيع بند فرمان نبينا به بياني داستاني شيواني بلبل برقودا بياني داستاني شيواني بلبل برقودا بخندي ليوي شوران جيزي خندانة نبينا به بخندي ليوي شوران جيزي خندانة نبينا به بمولى قر لمولى ذوب قربان نبينا به بمولى قر لمولى ذوب قربان نبينا به بدو قرد المطيع بند فرمان نبينا به بدو قرد المطيع بند فرمان نبينا به كسوى بك جنات شاور واني مقدمي أو بك كسوى بك جنات شاور واني مقدمي أو بك كسوى بك صد روح الأمين بوي بيت خزم
خزمتكار كسيوا بك صد روح الأمين بوي بيت خزمتكار تر مستغني يا خانع لتحريرات عمرو زايد سكوتت لازم هرتا بنوسي دفتر وأشعار قر لمولاد وبقربان تنبينا به بدل قرد المطيع وبند فرمان تنبينا به بدل قرد المطيع وبند فرمان تنبينا به دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ ماندوونە بن بەڕاستی شڕینەکانی تر یاخود جۆرە گۆرانەکانی تر زۆر ڕەنگە لەگەڵ مۆسیقاوان و ئالەتی ترەوە درێ با بڵێنەوەی کە ئەی چڕێ فاسلەیە گۆرەگرێت تۆزێک باشە بەس لە قەسیدە على لەکسەر مەسەلەن لە کاتێکە ئیسراحەتەکەی مەسەن کە ئەم دوو پیاوە مەسەلەن سەربەی تەڵێن یا لە کاتێکە ئەم کاک محەممەد ئیسراحەتەکە کە ئەمە سەربەی تەڵێنەوە بۆ لەبەرەوەی کە ئێمە گەر دیقەت دوێ مەسەن لەبەرەوەی شتەکە هەر دەف و سەوتە زۆر قەرەباڵغکاری نییە پێویستکە گوێگر بۆستێت و تۆزێک بۆستێت و مەسەن گوێ لە مۆسیقای گرێت و هەم دیسان و دەستکرێتەوە بە تەکستەکە زۆر باشە کاک محەممەد یانی فتمان زۆر کەماوە یاخوا بەخێر بێن من زۆر خۆشحاڵیەکەم بەس دوایەوەی ئێوەش ئەگەر خۆتان ئامادە بکەن بۆ مەلا سەلی ئیتر بەوەش کۆتایی بە بەرنامەکەی دووبارە زۆر بەخێر بێن کاک محەممەد سەلاح کاک محەممەد ئامان کاک دلێر و کاک ڕاسان و کاگەر ئەنەس یاخوا بەخێر بێن ماندوومان کردن دەستان خۆش بێ زۆر باشایەوە تا خۆتان ئامادە دەکەن بۆ مەولای سەڵی ئێمەش بەوە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین میش لێرەوە بەبینەرانی عەزیزەڵێم عزیزان و خۆشەویستان سپاس تام کاتە بینەرمان بوون بەم شێوە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بە کۆتاتن سپاس بۆ هاوکارانم لە پەیامەوە لەگەڵ گروپی بێخۆت بە مەولای سەڵیەک کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دێنین بەخواتان دەسپێرین خواتان تاوان پێشەوەی ئەخیر کەلیمە بڵێم زۆر باش هەمیشە سپاسی خواکەم کە ئەم جەمعی پێکەوە کردوتەوە و بە تایبەتتریش لە دوای ئەوان لە دوای کە خۆمان مەداحین سپاسی هەموو مەداحەکانی گروپی بێخود دەکەم بە تایبەتیش سپاسی دەفژەنەکانی گروپی بێخود دەکەم چونکە لێرە و لەوێ کاتێک کە دەفژەنە چێ لەگەڵ مەداحایە بە پارە چێ یاخود لەبەر مەسلحەتێکە چێ بەڵام دەفژەنەکانی ئێمە بەبێ هیچ مەسلحەتێ وەک چۆن خۆمان مەداحەکان هەمابێ مەسلحەتە ئەوانیش باماشێ بۆیە دائیم ئیشەکان زۆر بەرزەلام خی گەور لە شیوان ساخ لەشتان ساغ مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد بشر وليس كالبشر إنه ياقوتة والناس كالحجر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك
نجاتم داوي سايا وبناتم داوين نجاتم داوي سايا نور نجات داوي يا بدن لي النجاة مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم شملت خوابي هنا بوينا سملا مدينة شملت خوابي هنا بوينا سملا مدينة يانو مالم بقربان حكمي شاري مدينة يانو مالم بقربان حكمي شاري مدينة مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بس باسك عشان جاي سلام ابني يا رب